زۆربوونی حاڵەتەکانی کوشتن ڕووداوەکانی و کێشە کۆمەڵایەتیەکان ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. پێشتر زۆر باسمان لەوە کردو کە هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە ڕێگە چارەسەرەکان چین، بەڵام ئەوەی ئەمڕۆ کە باسی دەکەین و گرنگە ئەو ڕووداوانەی کە دەیبیستین کە دەیبینین زۆرجار لە میدیاکانیشەوە بەشێک لە میدیاکان نابەرپرسیانە دەیخەنە سەر شاشەکانیان چ کاریگەریەکی دەرونی دەبێت لەسەر تاکینی ئەو کۆمەلگایە ئەو کۆمەلگایە چی بەسەر دێت لە ڕووی دەرونیەوە پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەو ڕوودا و ئەو حاڵەتانەدا بکرێت گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر هەژار عوسمان پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان کاک دکتۆریان زۆر بەخێر بێت سپاس بۆ زۆر سپاس کاک دکتۆر بەخێر بیزانین باش کاک دکتۆر دەبیستین گەر هەفتانە نەبێ مانگانە بەداخەوە لە هەرێمی کوردستان لە ڕووداوەکانی کوشتن کێشە کۆمەڵایەتیەکان یعنی ئەم هەموو ڕووداوانە چی کاریگەریەکی دەبێت لەسەر دەرونی تاکی ئەم کۆمەلگایەکە لە نێو ئەم کۆمەلگایەدا دەیبیستین بەداخەوە میدیاژە دەبینین مۆبایل لە هەمومان ڕۆژانە و هەواڵانە دەبیستی بەڵێ خۆی لە ڕاستی ئەگەر ڕێگەمەی حەزەکەی لە پێشام بڵێم بۆچی ئەم ڕووداوانات بۆچی وا ڕۆیان یعنی چکە بەڕاستی پێش 50 ساڵ پێش 30 ساڵ وانە بووە یعنی بەم شێوە ینی زۆر ناخۆش بووە لە ڕاستیە من لەو بڕایم هۆ زۆرە توام زۆرتر بڕۆم بۆ هۆگشتەکان ینی ئێمە لە کوردستانە ژین کوردستان لە ناوەڕاستی لە ناو جەرگەی خۆرهەڵاتی ناوەڕاستە خۆرهەڵاتی ناوەڕاست وڵا ناوچەیەکی زۆر گرژە بەردەوام شەڕ و هەرا و درۆن و تیارە و یعنی ئەمە خۆی بتێنێتێ بە گشتی ئینسانی ئەم ناوچەیە گرژەکە بێتاقەتەکە تووڕێیەکە ئەجینایسە تۆ کە ڕۆی بۆ ئەو وڵاتانەی کە بەم شێوەیە نییە سێرەکەی خەڵکەکەی ئارامترە بە گشتی هەمووی ئارامترە ینی ئەمە بەڕێی من هۆیەکی زۆر گرنگە کە لە دەستی منوتوانیە لە دەستی تاکانیە هۆیەکی زۆر گرنگی تر کە ئەتوانین بڵێن تایبەتە بە کوردستانی خۆمان بە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن دەسەڵاتی دادوەری لە کوردستانە دەسەڵاتێکی زۆر لاوازە یعنی بووە بە دەسەڵاتێک کە حیزب یعنی حیزبی فەرمانڕەوا ڕاستەوخۆ تەوجیهی دەسەڵاتی دادوەریەکە و زۆربەی زۆری دادوەرەکان ئەخاتە ژێر زەختەوە کە ئەم دادوەرانە نەتوانن بە پێی یاساکان ئەو یاسانەی کە خۆیان دایانناوە بە پێی ئەو یاسایانە حکومەکان دەرکەن اینجا ئەمە وا ئەکا بێگومان لەوەی کە هاوڵاتی تەنانە دەسێ ئێمە زانین یعنی زۆر جار کێشەی کۆمەڵایەتیە مەسەلەی جیابوونەوەیە وەنیە ئەو شتانە شەڕی بینی ژن و مێردە شەڕی بینی خێزانی ژن لەگەڵ خێزانی مێردا ئەمانە بێگومان لە وڵاتێکی مەدەنیە لە وڵاتێکە کە یاسا قیمەتی هەیە یاسا بێلایەنە یاسا دادوەرەکان یاسا پیادە ئەکەن و سیاست حەقی نییە بەسەریانەوە حیزبەکان دەسەڵات ئاسایش پۆلیس ئەندام مەکتەب سیاسی حزب هیچ عیلاقیان نییە بەوە ئەگەر لە وڵاتێکی ئاوا بێ هاوڵاتی پەنابا بۆ دادگا هینێک ئەگرێ پارێزەرێک ئەگلێر کێشەیەکی وام هەیە ئیستر خۆی هەر لێ ناپرسێتەوە وەنیە حەقەکەی بۆ وەرەگرێ ئایا بەدەست ئەمە حەق بەمە یا بەلایەنێکی ترە ئەم دەسەڵاتی دادوەریە لە سادەترین شێوە ئەمەی بینین کە ئەو هەموو ڕووداوی سیارەیە ڕوئەیە ئەوە هەرتون دوتیژیە ئەو هەموو خەڵکە ئەکوژێ من ناڵم مردن یعنی بەڕاستی کوشتنە ڕووداوی سیارە بەڕێ من کوشتنە یعنی جۆرێکە لە کوشتن ئەی بینین لە زۆربەی حاڵەتەکانە ئەوانەی کە لەو ڕووداوی سیارانان سایقەکان شۆفێرەکان خاوەن سیارەکان سڵحەکەن ناچن بۆ دادگا ئەمە لە وڵاتانە بە هیچ جۆرێوانیە ینی بۆچی چونکە ئەزانن لە دادگا بێتەسیر کراوە ئەزانن کە 4 ساڵ 5 ساڵی پێچێ بۆ شتێکی زۆر بەسیط جایدر بۆچی بچن بۆ دادگا کەوا بوو یعنی کەم و کورتیە زۆرە بنیادەکانی دەسەڵاتی دادوەری لە کوردستانە یەکێکە لە زۆر گرنگەکان کە ئەبێ بەهۆی ئەوەی خەڵک بەدەستی خۆی بە چەکی خۆی بە بۆکزی خۆی بە خەنجەر و چەقۆی خۆی حەقی خۆی بسەنێ لەبەرەوەی ئەزانێ کە ئەو دەسەڵاتە بۆی ناسەنێ طبعا ئەمە تەبریری ئەوە ناکا ئەوە بکە ئەنی ئەگەر ئەو دەسەڵاتە باواش بێ دەسەڵاتی دا تۆ هەرە بێ پەنابەری بۆ دەسەڵاتی دادوەری و هەوڵی خۆ بێ بە شێوازی مەدەنی و ئەگەر هەر دەسەڵاتی دادوەریەکەش بۆی نەکرا بەڕاستی یعنی زۆر جار سڵحی عەشایری یعنی خەڵکێکی پیاوچاک بێنی کە خەڵک گویان لێگرێ ئایا مامۆسای ئاینیە کەسێتیەکانە کە قورسن کە ئاشتی خوازن کە ئەیانێش سڵح بکەن
شەڕ نەهێڵن ئینسان ئەگەر هەر دەسەڵاتی دادوەریژنەوە پەنابەرێ بۆ ئەوانە بە هیچ جۆرێ لە ژێر هیچ عنوانێکە نابێت ئینسان پەنابەرێ بۆ چەک بۆ ئەوی بە حساب حەقی خۆی بسەنێ. بەڕێی من ئەمە زۆر لە هۆ گرنگەکانە هۆیەکی تریش هەیە کە ئەوەش زۆر مویمە بەڕای من کە من وەکو دکتۆرێکی دەرونی هەمیشە ئیشارەتی پێ ئەم بەڕاستی یعنی لە وڵاتانە کە تۆ کێشەت هەیە هەرچی جۆرە کێشەیەک هێژایان چەندین ڕێکخراو هەیە ئەوەی کە پێڵێن ڕێکخراوی ناحکومەتی NGO هەیە حکومت هەیە دائیرەی حکومت هەیە کە تۆ کێشەیەکی کۆمەڵایەتی و هەیە کە تۆ شەڕێک تووشی شەڕ بووی کە تۆ تووشی مادەی هۆشبەر بووی کە تۆ مەشروب خۆری کە تۆ قومارەکەی هەرچی کێشەیەک لەم دنیاە کە ئینسانێکی تاک بۆی هەیە تووشی بێ تۆ لەژێر تەهدیدای چەندین جگە لەوەی حکومت هەیە و دائیرەی تایبەتی هەیە ئەوەی بۆ لای حکومت و دائیرەی تایبەتی و پشت و پەناتە پاڵی پێوە ئەوە نەبوو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەیە وەکوتم ڕێکخراوە ناحکومەتیەکان ئەوە نەبوو تەنانەت یعنی کلیساکان لە وڵاتە مەسیحەکانە چەندین ڕێکخراویان هەیە کە وەکو پشت و پەنا بۆ ئەو خەڵکانەی کە کێشەی قورسیان هەیە کێشەی تونند و تیژیە کۆمەڵایەتیە لەسەر پارەیە هەرچی شتێ بێ ئەچی بۆ لای ئەوانە بەڵام وەرە پێم بڵێن ئێمە لە کوردستانە کێمان هەیە بۆ کوێ بچێ خەڵک پەنا بۆ کوێ بەرێ لە هەموو کوردستانە تەحەدا ئەەکەم ئەوەی کە پێی ئەڵێن سنتەری ڕاوێژکاری خێزان بۆ نمونە سنتەرێ بێ کە بەردەوام هەبێت نەک 5-6 مانگ پارەی بۆ سەرفەکەن ڕێکخراوێکی ئەجنەبی ئەوروپیە ئەمریکیە دوایەوە پارەکە نامێنێت و اینجا ڕێکخراوەکە دەرگاکەی داخا ئێمە کە ئەڵێن سنتەری ڕاوێژکاری یعنی سنتەرێ بێ کە بەردەوام هەبێت هەموو دنیا هەرچیش پارەت لە دنیا نامێنێ پارە بۆ ئەم ڕێکخراوە بمێنێ کە هەموو ئینسانێ بزانێ ئەها سنتەری ڕاوێژکاری خێزان هەیە کە بێلایەنە کە پیشەییە کە دکتۆری دەرونی تایە ڕاوێژکاری کۆمەڵایەتی تایە خەڵکی قانونی تایە ممکنە پێویستکە مامۆسای ئاینی تیاابێ بۆ مەسەلە شارەکان خەڵک ڕووبکاتە ئەوانە بەڵام وەرە پێم بڵێ لەکوێ هەیە وەرەسە لەم سلێمانی ئێمە کە پتر لە ملیۆنێکە بزانم چەند ڕێکخرا چەند سنتەری ڕاوێژکاری هەیە بۆ ئینسانی کورد لەم شارە کە لێرە ئەژی کاکە نییە لەبەر ئەوە ینی ئەم خەڵکە تەنیا ماوەتەوە ینی کەسێک نییە ڕووی تێکا کەسێک نییە ئەوە پاڵی پێوە با بڵێت خەمم نییە من ئەگەر کێشەیەکم هەبوو بۆی ئەچم زۆر باشە کاکتۆر ینی ئاماژەت بۆ کرد بەڵام ینی لە فەراغی ئەوە ئێستا لە هەرێمی کوردستان ڕۆڵی مامۆستایانی ئاینی سەرۆکی عشیرەتەکان ناوەندە کۆمەڵایەتیەکان بەدیلی ئەوەی کە ڕێکخراوەکانی NGO نییە دادگاکان نییە بەڕاستی ینی لەوانێ بڵم بەشێکی زۆر لە کێشەکان کە ناگاتە کوشتن و خۆکوشتن ئەمان چارەسەریان کردووە با پرسیارەکە بە دیوێکی ترا بکەم ڕاگەاندن یەکێک نییە لەو هۆکارانەی کە ئەم حاڵەتەی زۆر ئاسایی کردوێتەوە و وای لێ کردووەکو بە جۆرە لە جۆرەکان تەرویجی پێداوە خۆی لە ڕاستەیە ئەوەی کە ئەمڕۆ ڕاگەاندنی کوردی بە تایبەتی ئێستا خۆتان نەزان ئینتەرنێت زۆر دەوری هەیە و لەناو ئینتەرنێتە فەیسبوک زۆر دەوری هەیە تیکتۆک و ئەوانە لە ڕاستیە ئەم شێوازە کە پێی ئەڵێن تەلەڤیزیۆنی ئینتەرنێتی ئیترەوە نیە دیپلۆماتیک و مەگەزین و ئێستا بڕۆ ممکنە 100 جۆر لەمانە هەبێ هەندێکیان هەیە هی سێبەرە یعنی بەدزیەوە هی حیزبەکانە هەندێکیان هەیە هی سەرمایەدارەکانە هەندێکیان هەیە بە ئاشکرا هی حیزبەکانە وەڵێ ئێمە هی ئەوەیە اینجا بەڕاستی ئەگەرێکی گوێ لەم تەلەڤیزیۆنی ئینتەرنێتانە بگرێ بەشێکی زۆریان ئەسڵن شێوەی ئیخراج و دەرهێنانە هونەرەکەیان کە بەڕاستی هونەر نییە ئەوە شێوەیەکە مۆسیقایەکی تووڕەکەری گرشکەری شەڕەنگێزە هەر خودی مۆسیقاکە کە تۆ گوێی لێ ئەگریتر گوێ لە هەواڵەکە مەگرە هەر گوێ لە مۆسیقاکە گرە گرشتەکە تووڕە دەکا بێتاقەتەیەەکە غەمبارەیەەکە بەڵێ میدیاکان دەورێکی زۆریان هەیە دەورێکی زۆر خراپ و ڕوخێنەریان هەیە وەکو وتم هەم لە شێوازی فەنیانە هەم لە شێوازی
هنا لشوازي او مادي كطرحيه كان يعني سب داخوا كنالي تلفزيوني هي ملايين خلق سيديك بمليار باريتي اثر فكان بلام شتي بنرخي دولار جوجر تافهي وباز اكن كانسان طريقه بيته يعني امها مباري لشي صرف كان سير اكيد تنيا شتي نيجاتيف خراب ونباش وناشرين وناجوان بلاو كانوا باشا خو ام کۆمەڵی ئێمە بەڕاستی بەو شێوەیە وێران نەبووە بڵێ هیچ شتێکی پۆزیتیف و باش و جوان و دروستکەریتیانە بێ بۆ نایەن ئەمانە گەورەکەن ئەمانە پیشانی خەڵک بن بەڵام ئێستا وەکوتم نەک تەلەڤیزیۆنەکانی ئینتەرنێت کە هەموو کەسێ ئەتوانێت هەر بۆ خۆشی دروستیکە شتی توندوتیژ و شەڕ و وەحشیگەریەکان پیشانەیەن تەنانەت یعنی کەناڵک زۆر گەورە بەناوبانگەکانیش ئەوە بڵاوەکەنەوە لەبەرەوە بەڵێ میدیا دەورێکی زۆر ڕوخێنەر تاریک ڕەش خراپی هەیە لەو وەزع و لەم دروستبوونی توندوتیژە کە ئەمڕۆ هەیە لە کوردستانە دکتۆر بگەڕێنە سەر کرۆکی مۆزوعەکەمان یعنی ئەو هەموو ڕووداوی کە باس کرد کێشە کۆمەڵایەتیەکان بڵاوکردنەوەی لە میدیایە منداڵێکی لە 10 ساڵەوە بیگرێتاوەکو زۆرێک ئەیبینێ لەبەرەوەی کە ئایپادێکی پێ موبایلێکی پێ یان لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە جایوای لەسەر سفرەدانی شتووی هەمووی گوێ لە ئەو هەواڵە ئەگرێ ئەمە دەرونی تاکشی بەسەر دێ کۆمەڵگە بێگومان هەر خۆشم ئەگەر ڕامەوە سەر پرسیارەکە بیرم نەچوو بوو بەس زەمینەکەی مهمە بۆچی وایە لە ڕاستیە یعنی ئەمە جەوێکی دروست کردووە کە وای لە ئینسانی کورد کردووە کە ئێستا ئێمە ئەیبینین یعنی ئینسانی کورد دڵتەنگە بەختیار نییە ناشادە ترسی بەردەوامی هەیە یعنی ترسی ئەوەی بەڕاستی ترسی چوونە دەرەوەی هەیە کە تووشی ئەم ڕووداوی توندوتیژیانە بێ و ئەمە کارێکی وای کردووە کە تا حدێکی زۆر تۆ متمانە یعنی متمانەت نەبێ و بێگومان ئەمە کارەکاتە سەر هەموو کەسێک لە هەر لە لایەنی ئەوەی کە خەولێکەوتن و ئەوانە ئینسان زۆر جار یعنی یەکێ لە هۆ زۆر گرنگەکانی ئەوەی کە هەندێک کەس هەیە خەوی ئەزڕێ خەوی لێ ناکەوێ کێشەی بیرکردنەوەی زۆرە ئەین زۆر کەسەیە ئەوەنە بیر ئەکاتەوە شەو کە پاڵ ئەەکەوێ ئەوەنە ئەو شتانێتەوە بەرچاوی ئەو توندوتیژیانە ڕووداوی کوشتن ئەمانە هەمووی زۆر جار وەکو چۆنەڵی وەکو فلیمێکی سینەمایەتەوە بەرچاوی بیری لێکاتەوە و بێگومان ئەمە زۆر جارە بێ بەهۆی کەمخەوی و ترسی زۆر لەوەی کە ئەمە ڕۆژێکی ژێخی ئێمەش ئەگرێ ڕۆخی مناڵەکانی ئێمەش ئەگرێ لەبەر ئەوە ئەمە بێگومان یعنی دەورێکی زۆر خراپی هەیە و بەڕاستی ئێستا ئەتوان پێ بڵێم یعنی نەخۆشی خەمۆکی لە کوردستانە ئەسڵەن لە نەخۆشی دەرچووە یعنی شتێکە ئەوەنە باوە لە ناو خەڵکە کە ئیتر زۆر بووە لە ناو خەڵکە جگەلەوە ئەمەش بووە بەهۆی ئەوەی کە خەڵک یعنی ئیتر چۆنەڵێ ئایندەیەکی ڕۆشن ڕووناک لێرە نەبینێ لەبەرەوە ئەیبینین ئەو خوێن ڕشتنە بەردەوامەی لە شێوەی جێهێشتنی وڵات لەلایەن گەنجەکانەوە بە تایبەتی ئەو خوێنبەربوونە بەردەوامە یعنی ئەیبینین یعنی ئێستش هەرچی ڕووداوەکانی نقمبوونی بەلەمەکان هەیە یعنی بەبێ کورد نییە بەداخەوە و بە تایبەتی کوردی هەرێم یعنی ئێستا بەڕاستی بڵێن کوردی ڕۆژاوای کوردستان باکووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ڕائەکەن یعنی تا حدێکی زۆر هۆ هەیە کە بڵێ وڵایی لیان تێگەم یعنی ئازاد نین سەر بەخۆنین کیانێکیان نییە شتێکیان نیە بەڵام کاکە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە نیوە حکوومەتێکین نیوە دەوڵەتێکین یعنی ئەسڵەن ئەم کۆچە زۆرەی ئینسانی کورد خەڵکی هەرێم کە بەردەوامە لەوەتەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە کە بەردەوامە ئەمە خۆی گەورەترین نیشانەی شکستی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە هیچ کەسێ هێژیان هیچ کەسێ بەخۆشی خۆی وڵات جێ ناهێڵێ کە سوکاری خۆی جێ ناهێڵێ نیشتمانی خۆی جێ ناهێڵێ یعنی من لەوە دڵنیام ئەگەر خەڵک تموحی خوێندن و ئەوانەشی هەبێ ئەگەر ژیانەکە خۆش بێ بە شێوەیەکی قانونیە چێ ئەخوێنێ لە وڵاتانە ناچێ خۆی بابە بەحلی ئیجە و بەو هەموو مەترسی و ئیهان و سوکایەتی کە پێیەکرێ لەبەرەوە بەڵێ ینی ئەوەش یەکێ لە هۆ هەرە گرنگەکانی ئەوەی کە خەڵک ئەم وڵاتە جێڵێ ئەو توندوتیژی و ئەو نەبوونی عەدالەتی وانەوە بە تایبەتی توندوتیژی چونکە خەڵک ئایندەیەکی ڕووناک نابینێ لێ زۆر باشە کاکتۆر ئەو گرژی جەنابەت باست کرد کە هەموو تاکێک ڕوبەڕووی بۆتەوە و ئەمە پاڵنەر و فاکتەری سەرەکی بووی کە ڕووداوەکانی خۆکوشتن و کوشتن و سەرجەم ڕووداوە کۆمەڵایەتەکان ڕووبا
تاکی کۆمەڵگە جەناب دووکو پسپۆڕێک لەم بوارە تاکی کۆمەڵگە چی بکە بۆی لەم گرژیە لەم تەشەنوجە دوورکەوێتەوە لە ڕاستیە خۆی ئەمە ئەرکی هەموو ئینسانێکی تاکە لەم مجتەمەعە ئەوە زۆر گرنگە و نابێ ئێمە یعنی ئەو ئەنجامگیریە بکەین بڵێن هەمووی خەتای حکوومەتەوەی تر حکوومەتەکە ئەگەر باش بێ ئێمەش باشە بین ئەوە ڕاست نییە ئەو قسەیە لە ڕاستیە بێگومان حکوومەت دەورێکی زۆر مهمە ئیشارەم بۆ کرد یعنی ئەگەر سیاسەتێکی اقتصادی دادپەروەرانە کە خەڵک محتاج نەبێ ئەوەش زۆر مهمە ئەنی لە ڕاستیە ئەوم بیر نەچێ یعنی ئێمە شتێکمان هەیە لە دەروون ناسیە کە ئەگەر بیکەم بە کوردی بۆ نوعا تەرجمەیەکەم ئەڵێ داخی خۆی بە فلانکەس ڕشت اینجا ئینسانی کورد ئەمڕۆ داخی زۆر لە دڵایە ینی بەعام ئینسانی کورد داخی زۆر لە دڵایە پێویست ناکە هەمووی درێژی کەینەوە جارێکی تر ئەنی معقولە ئێستا ئێمە وڵاتی نەوتین 30 ملیار دۆلاری قەرزار بین ئەمە هەموو کەسێ ئەیبینێ و ژێلێتی و معلومە ینی کە ئەنەما ئێمە لە ژاتی ئەوەی قازانشکەین وەکەوەی ئێمە نەوتمان کڕی بێ نەک نەوتمان فرۆشت بێ ئەنی قەرزاری ئەوەی کە نەوتمان کڕی بێ ئەمە ئینسانی کورد ئێستا هۆشار بۆتەوە وریایە ئاگای لە هەموو دەنگ باسێکە وەکو ئەو سانیە هەموو کوردێبێنە ئێستا سیاسیە هەموو کوردێبێنە سیاسیە لەبەرەوە ئەو داخی کە لە دڵیایەتی زۆر جار بۆ نمونە یعنی کابرا دوکانارە مشتری نییە بازار سستە کابرا موچە خۆرە معاشەکەی وەتە ئەیبینین دووسێ مانگ جارێ ئەدرێ تەرفیع ناکرێ گەنج ئەیبینین کە ئێستا ئەوەی کە پێڵێن بێئیشی گەنجان و بەتایبەتی ئەوانەی کە دەرچووی زانکۆکان پەیمانگەکان قوتابخانەکان یعنی هەموو ڕیکۆردێکی هین کردووە ئەمە پتێونەتەوێ چۆن ئەڵێی ینی جۆرێک لە داخ و توندوتیژی و گرژی لە ناو ئینسانەکانە دروستەکە زۆر جار ئەمە چۆن ئەڵێی ئەبێ هەناسەیە با بێتە دەرێ هاتنە دەرەوەکەی بە عنف نەبێ بەسەر چیە بەسەر ئەوانەی کە زەعیفترن لە خۆی عادەتەن بەسەر ژن و مناڵە لە مناڵەیە دارکاری مناڵەکە ژنەک و ژێ ئیهانەی پێیەکە ئەوە لەبەرەوە یعنی یەکێ لە هۆکان لە ڕاستیە ئەو گواستنەوەی عنفەکە ئەو توندوتیژیە بەوەی شتێکی خۆمان هەیە بەکەر ناوێرێ بە کورتان فێرە یا ڕەپەڕەبێتی ینی بەو شێوەیەیە اینجا ئەوەی کە جەنابێ باسی کرد پرسیارەکە و ئەو گرژی کە دروست بووە چۆن تاکەکان وا بکەن خۆیان لەم گرژ وتم وەکو پێشتر وتم سوپاس بۆ بیرخستنەوە یعنی بەرپرسیارەتی هەموو تاشێکە ئێستا ئێمە کە ئەمە ئێوە ئەم بەرنامەیەکەن من دەستخۆشیتان لێکم چکە گرنگی بە مەوزوعایان هەمومان ئەبێ هەوڵ بین شێوازی توندوتیزی ڕەفزکەین لە چارەسەرکردنی کێشەکانە لە ڕاستیە لە مناڵیەوە دەست پێەکە لە ئەوەی کە پێی ئەڵن ئەمە مۆبایلەکەیتیان ینی لە دایانگە و لە باخچەکانی مناڵانەوە دەست پێەکە بۆچی چونکە مناڵیش کە دانیشن بە دەوری سفرەکانانە خۆن زۆر جار منافەسیان هەیە یەکپاڵ بۆنێ لەوێەوە بێتەوە مناڵ فێرکەی کە نە بە شەڕ و بە توندوتیژی و پاڵپێوانانوانە نابێ ئەبێ هێواش لەسەر خۆ فێری نیزامیان کەن فێری شێوازی ئاشتوخوازی و بەو شێوەیە بڕۆ بۆ سەرەوە بۆ مەکتەبەکان بۆ زانکۆکان بەڵام ئێمە ئەیبینین یعنی ئەوەی کە پێی ئەڵێن پەروەردە و لەم وڵاتە توانی بڵێ لە هەموو ئاستەکانە کەم و کورتی زۆر زۆری تایە ئەگەر نەڵێن شکستی هێناوە ئەوە دەیبینین یعنی تۆ لە پۆلێکە 30 خوێندکار هێنی لە بینایەکی قوتابخانە 3 دەوامی تیا ئەکرێ ئیتر مامۆستا چۆن بتوان پەروەردە چۆن بکە یعنی لەبەرەوە وەکوتم کەوابوو لە پەروەردە و ئەوانەوە دەست پێیەکە هەتا سیاسەکان زۆر دەورێکی گرنگی هەیە حیزبە سیاسەکان یعنی ئەوەی کە پێڵێن هێزی چەگار و مەسلەی ئەم مۆڵەت پێدانی چەگارکردنی خەڵک لە ڕاستیە ئەمە ژێشێکە لە گەورەترین کەم و کورتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئەم هەموو چەکەمان بۆ چییە بەڕێزان ئەم هەموو مۆڵەتە بۆ ئێن بە خەڵک من خۆم بە هەدیە لە باتی تۆ کتێب بی بە خەڵک ئێستا ژەچی چەکی ئەیتێ لەبەرەوە بەڕاستی یعنی یەکێ لە هۆکانی ئەوەی کە بەم شێوەیە کوشتن و بڕنی زۆر بووە ئاسانبوونی کوشتنە یعنی بەڕاستی ئێستا من کە هاتم بۆ ئێرە بیرم لەوە کردوتم باش ئەگەر یەکێک زۆر تونندوتیژ بێ زۆر ڕقیشی هەستێ
بەڵام نەکلاشین کۆفی پێبێ نەدەمانچە نە هیچ شتێ وەکو ئۆسا بەس خەنجەرێکی پێبێ ئەسڵەن لە یەکەم برینارکردنی ئەو کەسەی کە زۆر داخلت لایە لێ ئەیە ئەسڵەن ناگاتە ئەوەی بیکوژێر کە خوێنەکەی بینی سام ئەیگرێەوە لێ باوکە ژیان من چیم کرد دەسە جێڕێتەوە بەڵام کاکە ئێستا دەمانچەی کلاشین کۆفی پێ سیفی شەک بە یەک دەقە هەموو یەکوژێ لەبەرەوە بەڕاستی یعنی لێرە بەرپرسیارەتی حکومت دەسەڵاتی کوردی کە گەورەترین مهمیلە لەم مەسەلەیە یعنی دەسەڵاتی کوردیەت خۆی چەگارەکە خۆی سەنگارەکانەگرێ و ئەوەتە خەریکە وردەوردە ئەچێت ڕەبیەدانێ و سەر شاخەکانەگرێ ئەیتر یعنی ئەمە بەم شێوەیە یعنی کوشتن و بڕینی ئاسان کردووە دەسەڵاتی کوردی وەکوتم بە ئاسانکردنی پەیداکردنی چەک بە ئاسانکردنی پێدانی مۆڵەت و ئێسش ئەیبینین بە شێوەیەکی نیو ئاشکرا لە بازاڕەکانی کوردستانە چەگە فرۆشرێ هەندێ چۆن ئەڵێ ئەفسەری گەندەڵ و ئەوانە لە هێزی پێشمەرگەی کوردستان ئەچێ چەش ئەو چەگانەی کە حکوومەتی ئەمریکی و ئەو وڵاتانە ئەمانەنێ ئەوانە ئەچن ئەیدزنێن لە بازاڕەکانە ئەیفرۆشن ئەو چەکە کوشندانە کە چەند مەترسیدارن ئەمە مەسئولیەتی حکوومەتە بێگومان کە بەو شێوەیە ئەم سیاسەتە نەکات دکتۆرەوەی کە گرنگە لە نێو خێزانەکاندا لە نێو بنەماڵەیە لە نێو کۆمەڵگادا چۆن ئەو کەسە بناسرێتەوە کە تاوانبارە کە نیەتی هەیە نەکوشتارێ بکە پرسیارەکە زۆر جوانە ئەمە لە ڕاستیا جارێ بێ ئێمە وەکو پیاودان بۆ ڕاستیا بنین کە بەداخەوە ئەمە هەمووی ئەم ئیشانە پیاوەیەکە ئەم کوشت و بڕانە لە سانەوە هەژنەوە و پیاوەیەکە یعنی بەداخەوە کەوا بۆ بێجار ئێمە یەکەم شت گومانمان لە پیاو هەبێ کە بەشەر بکوژێ ینی عامەتە نەبێ وا بڵێن اینجا چۆن ئێمە بزانین لە ڕاستیە هەندێک نیشانە هەیە چۆن نەخۆشی نیشانەی هەیە هەندێک نیشانەی زوو هەیە کە ئەبێ یعنی خەڵک وریابێ یەکێ لە نیشانە زۆر زووەکان و زۆر ئاسانەکانی لە ڕاستیە هەڕەشەیە بەڕێزان وەرە بڕۆ بنکۆڵکاری بکە بۆ هەموو ئەو ڕووداوانەی کوشتن کە لە خێزانەکانە کە لە دەروی خێزانەکان ئەکرێ پێش ئەوە هەڕەشە کراوە چەندین جار هەڕەشە کراوە ئێستا ئەوەی سۆران یعنی لە ڕاستیە یعنی بەڕێزان بڕوا بکە ئەوەی کە لە سۆران ڕوویە ئەوەی کە ئەو پیاوە دوژنەکەی خۆی کوژ لەخەوە لە ڕاستیە ئەوە ئەگەر لە هەر حکومەتێکی زۆر دواکەوتوی ئەم دنیاە بووە بەلایکەمەوە وەزیری ناوخۆ ئیستیقالەیە کرد دەستی لە کارە کێشایەوە ئەگەر دەستی لە کار نەکێشایە ڕێز وزەرا دەریە کرد ئەوی تۆ چۆن پۆلیسێکی دانەوە بۆچی چونکە کەسوکاری پیاوەکە مێردەکە خۆیان چوونەتە لای پۆلیس پاڕاونەتەوە لە پۆلیس لە حاکم لە هەموو ئەو دەسەڵاتدارانەی کە لە سۆرانە هەیە کە فریامانکەون ئەم برای ئێمە نیازی خراپە کوشتارەکە بڕۆ هەموو راپۆرتەکان خۆیان ڕوودا و خۆی باسیە کرد باشە ئیتر لەمە نیشانە باشتر هەیە کاکە ئەڵە لە بەرەوەی ژنەکان ناتون سکاڵات تۆمارکردن هەمووی بیانوە هەمووی بیانوە ئەوانە ئەوە هەمووی بیانوە ئەی داواکاری گشتی لە چی ئەو وەختە داواکاری گشتیەتە سەرخەت ئەڵێ ئۆکەی ئەم ژنانە ئەترسن شکاتکەن کە سوکار لەوە ئەترسن داواکاری گشتی خەتەرێک هەیە بۆ سەر عایلەیەک وە ئەوە هەمووی بیانووی بەتاڵە کەوا بوو نیشانەکان یەکێ لە نیشانەکان هەڕەشەیە ئایا هەڕەشەکە بە ئاشکرایە وەکو ئەوەی سۆران کەوتمان یا هەڕەشەکە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆی لە ڕێی لایەنی دووەمەوە لە ڕێی لایەنی سێهەمەوە یا بە شێوەی چۆن ئەڵێ جاری وایە هەڕەشە مۆڕەکردنە دەرخستنی چەکە بەرامبەر بە لایەنەکەی تر شێوازی زۆر هەڕەشە بێت تێ بگەی لێ کەەوە هەڕەشەیە جۆرێکە لە هەڕەشە اینجا بەڕاستی وەکو دکتۆرێکی دەرونی شتێکێ زۆر گرنگە لای ئێمە کەسی نەدوو ئەو کەسەی کە خۆیە خواتەوە نەدووە چۆنەڵێ دائەبڕێ قسە کەمەکە پەیوەندی کۆمەڵایەتەکانی لاواز ئەبێ ئامادە نییە ئەوەی لە مێشک و دڵ و دەرونایەتی ئەو کێشانێکەیەتی دەری بڕێ لای نزیکترین کەسەکانی ئەمانە خەتەرەکانن لە ڕاستیە ئەمانە ئەبێ قسەیان لەگەڵ بکرێ ئەبێ بدوێنرێن ئەبێ لەگەڵ ئەوانەی کە لەگەڵ ئەمانە ئەژین لەگەڵ ئەوانە قسە بکرێ بڵێ وەرە ئەم پیاوەی تۆ ئەم برایی تۆ ئەم زاوایە چییە بێدەنگە ماتە خۆی ئەخواتەوە تێکەڵ نابێ ئەم کەسانە لە ڕاستیە ئەوە نیشانەیەشی خەتەرە ئەبێ دائمی خوای گرنگیان پێ بدرێت زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر هەژار عوسمان پسپۆڕی نەخۆشیە دەروینەکان سوپاس بووی کە لەم ماوە کورتەیە زانیاری باشت بە ئێمە و بە بینەرانیش بەخشی سوپاس منی زۆر سوپاسی ئەوە کەم و کەناڵی پێیان هەر بشین